بەرە بیسەرانی خۆشەویست لەسەر شەپۆلی 94.3 لە رادیۆ سەلام هەر وەکو دیارە لەلایەن موسڵمانان لە جیهان بە شێوازێکی گشتی شەوی قەدر پیرۆزترین شەوە. ئەمڕۆ لەگەڵ مامۆستای ئاینی ئەبوبەکر ئاقوبانی ئیمام و خەتیب لە مزگەوتی چوار خولەفا لە پیرمام چاوپێکەوتنێکمان دەبیتن. مامۆستا زۆر زۆر سپاس کە ئەم دەرفەتت بە ئێمە بەخشی و پێم خۆشە بەو پرسیارە دەست پێ بکەم ئەگەر باسی پیرۆزی شەوی قەدر بکەیت لەیلەتول قەدر. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سوپاس ستایش لە بۆ خودای پەروەردیگار کە ئێمەی کردووە بە ئومەتی ئەو پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام و زۆر زۆر گەورەی و فەضائیل و مهماتی بە ئەو ئومەتەی بەخشی کە ئومەتی ئەو پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تایبەتی لە مانگی ڕەمەزان شەوێکی پێبەخشیوە بۆ ئومەتەی کەوا پێوترێ شەوی قەدر هەر وەکو ئاشکرایە لەلایەن هەموو جیهان هەموو مسلمانان کە لەیلەتول قەدر واتە شەوی ڕێز و شەوی پلە و پایە و شەوی فەزیلەت. ئەو بابزانین ئەو لەیلەتول قەدر ئەو شەوە ئەوەلاً لە چێ دەڕاهاتیەوە مهمەکەی چ بووە ڕۆژێکیان پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەلات وەسەلام لەناو سەحابەکان و یارەکانی دانیشت بوو باسی ئومەتان و خەڵکی پێشتری کردکەوە زۆر مەشغول بوونە بە تاعەت و عیبادەت و هەروەها بە غەزەوات و جەنگاینە لە پێناوی خوای پەروەردیگار بە تەمەنێکی زۆر. دیارە یارەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەمەنایان خوارد کە ئەوانیش وەکو ئەوانی پێشوو یعنی خواپەرستنیان ئەنجامدا بە و هەروەها لە پێناوی خوای پەروەردیگار جەنگابانە و هەروەها ئاینی پیرۆزی ئیسلامیان بڵاو کردبەوە. خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆز ئەو سوورەتەی هەناردکەوە پێی دەوترێ سوورەتی قەدر واتە ئەو بابرێن سوورەتەی هەنارد کە شەوە ئەو شەوە یعنی خێری پترە لە هەزار مانجی کە دەکاشتا و خصوصا وەکو هەدیە وەکو بابرێن مقابل بەرامبەری بەوەی کە ئەوان ئەو تەمەنیان خواست خوای پەروەردیگار ئەو فەزیلەتەی بەخشی. ئەوجا بابچینە خزمەتی سوورەتەکە کە بە سوورەتی قەدر بەشورە کە لە قورئانی پیرۆزیش تۆمار کرایە دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم إنا أنزلناه في ليلة القدر واتە ئێمە قورئانی پیرۆزمان دابەزاندیە بە یەک جار لە لەوح المەحفوظەوە لە بۆ ئاسمانی دنیا بەیت العیزا کە لە شەوی قەدر لە ئەو شەوە فەزیلەت و ئەو گەورەیەی وەرگرت بەهۆی ئەوەی بوو کەوا ئەو قورئانە پیرۆزە کە مەنهەجی بەشەریەتە کە بەرنامەی ئادەمیزادە هەموو فەزیلەت و مهماتێکی تێدایە خوای پەروەردیگار ئەو شەوەی لەو ئەو قورئانەی لە لەوح المەحفوظ کەوا لەلایەن خۆیەتی هینایە ئاسمانی دنیا کە شوێنێکی تێدا پێوتێ بەیت العیزا لەوێن دەرێش بە باوەی 23 سال کە پێغەمبەر صلی الله علیه وسلم 23 ساڵان پێغەمبەرایەتی کرد لە 40 سالی تەمەنی بەخۆی 63 سال بوو بەماوەی ئەو 3 ساڵانە ئەو قورئانە سوورەت بە سوورەت ئایەت بە ئایەت بە پێی پێویستی دەهاتە خوارەوە. ئینجا ئەو شەوە ئەو قورئانی پیرۆزی تێدا هاتە ئاسمانی دنیا جا فەرمی وەما ئەدراکە ما لەیلەتول قەدر ئایا ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ دازانی شەوی قەدر چییە چ فەزیلەتێکی هەیە چ خێر و سەوابەتی هەیە کە ئینسانی مسلمان کە ئادەمیزاد خواپەرستن و تاعەت و عیبادەتی لەو شەوەیدا بکە کە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو شەوەیدا خۆیان مەشغول بکەن بە قورئان خوێندن بە زیکر بە سەلاوات بە تەسبیحات حتا بە یارمەتیدانی مسلمانان یعنی مامۆستا بەڵێ یعنی گرنگترینی ئەو شتانەی کە پێویستە مسلمانان لەو شەوە بیکەن یان بڵێن ئەو شەوە چۆن بەڕێ بکەن. بەڵێ گرنگترینی ئەوەیە کە ئەوان ئەو شەوەی زیندوو بکەنەوە چونکە پێغەمبەری خۆشەویست عەلەیهی الصەلاة وەسەلام دەفەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه أو فضيلة قوليك إذا فرمي هر إنسانك هر آدمي زادك هر مسلمانك تكافي بياو آفرت بوشة إيمان وبير بروايها بك مسلمان بيدا فرمي أو شوي زيدو بكاتوا تيدا نخوي أو ذا نواج بك قرآن بخويني ذكر بك صلاوات لبدا
یان مەسەلا قسەی خێر بکە لە بینی دوو مسلمانان یان هاوکاری فەقیر بکە هاوکاری هەژار بکە المهم ئەوەی مسلمان دەیکا لە ئیشی چاک هەمووی هەر خێر و سەوابە لەو شەوەیدا ئەوەی کەوا ئەو شەوەی زیدی بکاتەوە بە خێر و چاکە و بە برایەتی و بە ئیتیفاق و بە هاوکاریکردن و بەخواپەرستی لە ئیمانەن و احتیسابن ئەوەلەن بە ئیمانەکی تەواو بڕوایەکی ڕاستەوە و دوامین لە پێناوی خوای بەبەستی بیتر کە خزمەتی خەڵکی خۆی دەکا خزمەتی دینی خۆی دەکا خزمەتی یەکتر دەکا ئەوە خوای پەروەردیگار لە هەموو گوناه و تاوانەکانی ڕابردووی خۆشەبی و عەفوی دەکا. بەڵێ مامۆستا وەکتر ئەو شەوە چ شەوێکە ینی لە مانگی ڕەمەزانی پیرۆز کە زۆر کەس دەڵێ لە شەوی 27 وەکو بڵێ قسەی جەنابتان بۆ ئەو پرسیارت چییە ینی چ شەوێک لە مانگی ڕەمەزان شەوی قەدرە؟ بەڵێ بەنسبەت دیارکردنی ئەو شەوەی پێغەمبەری خۆشەویست عەلەیهی السەلات وەسەلام جارێکیان دەفەرمی لە مزگەوت بوو ئەو لە دەشەوەکانی ئاخیری هاتە دەرەوە وەکو معلوماتێک ویستی خەبەر بدات شەوەکە بەڵام کێشەیەک لە بینی دوو بابرێن ڕەفیق و هاوڵاتی هەبوو کە تەناو کێشەکەی سولح و کێشەی لە بینیوان هەل کرد وتی ڕەحمەتی خواتان لێبی لەبەر ئەو نیزاع و کێشەیە ئەمن یا لەیلە شەوەکەم لە یاد چوو کام شەو بوو لەو دەشەوانی ئاخیری معلومە هەر دەشەوەکانی ئاخیری بەڵام فەرمووی ئەو دەشەوانە بۆیە خوای پەروەردیگار لە بیرمنی بردەوە لە پێناوی ئەوەی وەکو ڕەحمەتێک بیدە بۆ ئێوە هەر دەشەوەکان بۆ خۆتان زیندی بکەنەوە لە دەشەوەکانیش زانایان دەفەرمون ئەوەی کە ئەهلی تەجریبەیە بە تایبەتی شەوە تاکەکان لە شەوە تاکەکانیش زیاتر تەرکیز لەسەر شەوی 27 دەکرێت کە با بڵێن بۆچی مامۆستا شەوی قەدر بەڵێ بۆچی شەوی 27 زیاتر تەرکیزی لەسەر دەکرێت مامۆستا؟ بڵێ ئەوە دیارە زیاتر ئەوانەی کە خواپەرستن عیبادەتیان کردیە لەو شەوەی هەستیان کردیە بە نیشانەکانی خۆی کە ئەو شەوە شەوی قەدرە لەسەر تەجریبە زۆربەی زانایانیش وا دەرێن حتا فەرموودەی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئاماژە لە بۆ 27 دەکا بەڵام بەداستە نییە کە لەو شەوەیدا ئەو قورئانی پیرۆزاتی تا ئاسمانی دنیا و ئەو شەوە شەوی قەدری پێوتێ بڵێ. مامۆستا وەکو کۆتایین پرسیارم ئەم ساڵ هەر وەکو دیارە ساڵی ڤایرۆسی کۆرۆنایە ڕێنمایی جەنابتان بۆ مسلمان بە شێوازێکی گشتی کە زۆر نزیکین لە شەوی قەدر یان بڵێن لە 10 ڕۆژی کۆتایی لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئێوە پێتان خۆشە چی بە مسلمانان بڵێن بە تایبەتی کە وەکو بڵێ خۆمان بپارێزین؟ وەڵڵاهی بڕێز هیوادارم هەموو مسلمانان ئەوانەی کەجیان لە قسەکەی من بە لەسەر ئەساسی خواپەرستی و عیبادەت و ڕاستەقینە وەربگرن بێ مجاملە ئەمە لە هەر شتێکی خواپەرستین خوای پەروەردیگار لەوێ دەرێکەیە خوا لەکنەمەیە بەڵام ئەمە لەبەر گوناه و تاوان لە خوای خۆمان دوورین ئەمە ڕاستە مزگەوت تا چێژ و تایبەتمەندی خۆی هەیە بەڵام ئەگەر مانیعەتی شرعی هەبوو ئەگەر یعنی با بڵێن وەکو ئێستا کە دەبینین ڤایرۆسی کۆرۆنا هەیە کە ئەو دەخۆشیە کوشندەیە خوا نەخواستە ئەگەر بێت و بڵاو بیتەوە یعنی ڕێ ناگیرێ بەڕاستی یعنی پێویستە مسلمانان بە گڕومچینێکی زۆر بەهێزەوە لە ماڵەکانیان چونکە ئەگەر مسلمان بچیتە مزگەوت پیاوەکە دەچی ماڵ و مناڵەکەی هەمووی دەمینێتەوە احتیمالی وەیە یعنی ئەو عیبادەتەی پێ نەکرێ بەڵام هیوادارم بە گڕومچینێکی زۆر بە قووەت و بەهێزەوە ئەو ساڵەکە ئەگەر زامان مزگەوتەکانی شتەکرانەوە یاخود مەجال و فرسەت نەبوو بچین لە مزگەوتەکان عیبادەت بکەین لە ماڵی خۆشتنێ بۆرسێک تایبەت وەکو مزگەوت مار و عائیلە و خێزانەکان و مەسەلەن منداڵەکانمان تام شەوەی پیرۆزە شەوەی شەوی سەلامە چونکە ئاەتەکەی قورئان تەواومان نەکرد کە فەرمووی لەیلەتول القەدری خەیڕ من ئەلف شەهر خێری بدرا ئەو شەوەی کە ئینسان بەهەچ تێدا بکە لە 1000 مان ئەکاتە 80 ساڵ و شهور مەسەلەن کاوە خێری بدرێ لە عیبادەتی سنەت کە ئینسان ئەو شەوەی زیندی بکاتەوە خوای پەروەردیگار ئەو پاداشەی پێبەخشی ئەگەر هەموو ساڵێ بکە هەموو ساڵێ خێری 1000 مانجی دەگاتێ کە مەلایکەتی خوای دەسوڕێنەوە دەگەڕێنەوە لە هەموو ماڵەکان لە دەرگایەکان دەدەن لەو شەوەیدا کە شەوە کە زۆر گرنگە و زۆر مهمە سلامی خوای دە بۆ مسلمانان دەینن دەرێن ئەسەلام یەقرەوکە سەلام سەلام کە خوایە سەلامتان لێ دەکا مەلایکەتی خوای نوێنەری خوانە
حتى دفرني حضرتي جبرائيل شان دقدا كذا فرمي تنزل الملائكة والروح دقر حضرتي جبرائيل تي فيها بإذن ربهم من كل العمو شكارتي سلام إخوائي دين النبو خلق سلام إخوائي دين أعشي وأعشتوائي بلاو دكنو هو دارم إن شاء الله يعني خلق بغروتين سادني توبري والله أما مزقوت ريكنا كريا ناتواني مشينا مزقوت جاروش يعني سببي تدا بويا جينا هم صلاة خلق لمزقود بفكر سادة سوا طاعة عبادتك الأوصال مزقود إما زال نابينا مرأو علة الشرعية أو سبب الشرعية كسبب شي شرعية خلق مزادي جرس مزقود خوي فالوديقار هو دار مسلو شواب يزيات لبو بنويسي بله مامستای آینی ابو بکر عقبانی امام و خطیب لمزگوتی چهار خلفا زور سپاس بو ام پیوان زور سپاس دکین مامستام خوشویستن بريزن خوي فالوديقار إن شاء الله ولاسمان آودان دكا أو نخوشينا رحتينا هموي لسنابا فاوات كان ما نغيد إن شاء الله خوي فالوديقار يوش هل موفق وسركوتوب كامل زور سباس كي مرستان دكم لبو أو دفتيك وابمنت عندك سنبيفك لباري الشري قدر ببخشين بمسلمانان هو دار إن شاء الله سودي لبو همو لأكمان هذه والسلام عليكم ورحمة الله وبركاته.